کوردستان لە پەیمانی قەسری شیریندا. با درێژایی مێژوو خاکی کوردستان لە ژێرپێی لەشکری داگیرکەراندا بووە. لە ڕێکەوتنەکانیشدا قوربانی بەرژەوەندیەکانی دەوڵەتانی داگیرکەر بووە. شەڕ و ناکۆکیەکانی نێوان سەفەوی و عوسمانی بە شەڕی چاڵدێران لە ساڵی 1514 گەیشتە لووتکە. لە ساڵی 1639 بە پەیمانێک بە ناوی پەیمانی قەسری شیرین یاخود زەهاو دوولەتکردنی کوردستان کۆتایی هات. ڕۆژی 23 ئابی 1514 لە نێوان سوڵتان سەلیم و شای ئیسماعیلی سەفەویدا جەنگێکی ماڵوێرانکەرانە دەستی پێکرد. بەردەوامیش خاکی شەڕ و ڕوبەڕووبوونەوەکانیان سەرزەمینی کوردستان بوو. هەردوو زلێزەکە بۆ فراوانکردنی سنووری دەسەڵاتیان گەلی کورد و کوردستانیان کردبووە بەرداشی ململانیەکانیان. ئەم شەڕەکاولکاریەی نێوان دەوڵەتی عوسمانی سەفەوی نە لەسەر خاکی خۆیان بوو نە بۆ وەرگرتنەوەی خاکی خۆیان بوو، بەڵکو بۆ بەرژەوەندی داگیرکاری بوو. پاش 125 ساڵ لە جەنگ و کاولکاری لە نێوان دەوڵەتی سەفەوی بە ئامادەبوونی شەعەباسی یەکەم و دەوڵەتی عوسمانی بە ئامادەبوونی سوڵتان مۆرادی چوارم دانوستان ڕوویدا و پەیمانی قەسری شیرین یاخود پەیمانی زەهاو مۆر کرا. ئەم پەیمانە شومە بووە خاڵی وەرچەرخانێکی پڕ مەترسی بۆ کورد، چونکە نەتەوەی کورد و خاکی کوردستانی کرد بە دوو بەشەوە. کورد وەکو ئامرازێک بۆ پاراستنی حکوومەتی ناوەندی هەردوولا بەکاردەهێنرا. پەیمانی قەسری شیرین ڕێکەوتنامەی قەسری شیرین یاخود زەهاو لە حەفتەی ئایاری 1639 لە شاری زەهاوی نزیک قەسری شیرین لە ڕۆژهەڵاتی کوردستان بەسرا. بە پێی ئەم ڕێکەوتنامەیە جەنگی درێژخایەنی نێوان داگیرکەرانی عوسمانی و سەفەوی کۆتایی هات. ئەم ڕێکەوتنامەیە لە ناوخاکی کوردستاندا مۆر کراوە. هەروەها یەکەمین دابەشکردنی فەرمی خاکی کوردستان بووە لە نێوان دەوڵەتانی داگیرکەر. تەواوی بەندەکانی کە لەسەر چارەنووس و دابەشکردنی خاکی کوردستانە نە بە ئاگاداری کورد و نە هیچ نوێنەرێکی کوردی تێدا بەشدار بووە. بەپێی بەندەکانی پەیماننامەی زەهاو، زەهاویەکانی هۆزی کەلهوڕ و خۆرهەڵاتی ناوچەی شارەزور لە ژێردەسەڵاتی دەوڵەتی سەفەوی بمێننەوە. زەهاویەکانی هۆزەکانی موکری لەسەر هێڵی سنووری نوێ بکرێت بە دوو بەشەوە. بەشی ڕۆژهەڵاتی کوردستان خرایە سەر دەوڵەتی سەفەوی و بەشەکەی تری لە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیدا مایە و لە ڕووی کارگەڕی گشتیەوە بەسراونەتەوە بە ئەستەمبوڵ. لە دوای ئەم ڕێکەوتنە و دوولەتکردنی کوردستان، فارس و تورکەکان پاشانیش عەرەبەکان سوودیان لەو دابەشکردنی کوردستان وەرگرتووە. تەنانەت هەر کاتێک پێویست بووبێت دوژمنایەتی و ململانەکانی خۆیان وەلاناوە بۆ لێدان و سەرکوتکردنی ئەو بزوتنەوە و ڕاپەڕینانی لە بەشەکانی کوردستاندا دروست بوون. هەر کاتێکیش ئەو دەوڵەتانە ناکۆکی لە نێوانیاندا دروست بووبێت، هەریەکەیان هەوڵی داوە کوردی بەشەکەی تر لە بەرژەوەندی خۆی بە دژی دەوڵەتەکەی تر بەکار بهێنێت. ڕێکەوتنامەی قەسری شیرین کاریگەری لەسەر پەیماننامەکانی دیکەشە بوو. کوردستان بە درێژایی مێژوو بەهۆی پێگا جوگرافیەکەی کەوتۆتە ژێر باری قورسی داگیرکەرانەوە. ئەمە وای کردووە هەمیشە چاوی داگیرکەرانی لەسەر بێت، بۆیە هیچ ڕێکەوتنامەیەک نابینین بە سوودی کورد شکابێتەوە. شارەزایان و لێکۆڵەرانی مێژوو پێیان وایە دابەشکردنی خاک ئاو و هۆزەکانی کوردستان لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و یاساییشەوە گرفتی گەورە و بێکۆتایی بۆ کوردەکان دروست کردووە، چونکە ئەو دابڕان و پەرتکردنە کاریگەری لەسەر فکر و بڕیاردانی کورتە بووە. هەمیشە ڕێگر بووە لە دروستبوونی یەکدەنگی و یەکڕیزینەتەوەی کورد. ڕێکەوتنامەی قەسری شیرین چەند سەدەیەکی بەسەردا تێپەڕیوە، بەڵام کاتێک لاپەڕەکانی مێژوو هەڵدەدەینەوە بە شێوازێکی ناڕاستەوخۆ کاریگەری هەبوو تا ئێستاش کاریگەری نەرێنیەکانی بەردەوامە، چونکە ئەم پەیماننامەیە بوو بە بناغەی هەموو ئەو پەیماننامانەی لە نێوان دەسەڵاتدارەتی سەفەوی و عوسمانی دەبەسترا. دکتۆر عەبدوڕەحمان قاسملۆ لە کتێبی کوردستان و کووردە دەربارەی پەیمانی قەسری شیرین نووسیوێتی ئەم پەیماننامەیە کارەساتێکی گەورە بوو لە مێژووی کووردە کە کاریگەری کردە سەر هەموو ڕووداوەکانی پاشە ڕۆژی گەلی کورد. هەروەک دەبینین لە دوای جەنگی یەکەمی جیهانی و هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی لەلایەن هێزەکانی ئیمپریالیزم بەستنی پەیماننامەی لۆزان و پارچەکردنی کوردستان بۆ چوار پارچە کاریگەری پەیمانی زەهاوی لەسەر بووە. هەموو ئەو ڕێکەوتنامانەی کراوە بەدژی کورد شکاوەتەوە، چونکە بەرژەوەندی وڵاتانی داگیرکەر وای خواستووە دانەمەزراندنی قەوارەی سەربەخۆی کورد و نەبوونی نوێنەری ڕاستەقینەی کورد لە ڕێکەوتنامەکاندا لە ئەنجامدا دەوڵەتانی داگیرکەر بەویست و ئارازوی خۆیان و بە ئاراستەی بەرژەوەندەکانیان ڕێکەوتنەکانیان کردووە و یاریان بە داهات و چارەنووسی کورد کردووە.